ژمارە هەفتە بە پێی ئەمڕۆ لە پرۆسەیەکی دیموکراسیدا بە حەقیقات لە کۆبوونەوەی ژمارە هەفتای ئەنجومەنی پارێزگا بەڕێز دکتۆر فرسەت سۆفی بوو بە کاندیدی یەکەمی پارێزگار و تاکە کاندیدیش بوو بە دەنجی ڕەها لە 27 دەنجی هێنا و ئەمە دڵخۆشکەرە. من پیرۆزبایی هەم لە جەنابیان دەکەم، لە خۆشمان دەکەم، لە خەڵکی هەولێریش دەکەم. ئەو دەنگەی کە دەڵێن 27 دەنجی سەرجەم فراکسیۆنەکان بوو بە حەقیقات دڵخۆشکەرەکە لێرەدا لە ئەنجومەنی پارێزگای هەولێر سەرجەم فراکسیۆنەکان سەرجەم ئەندامان بە یەک دەست کار دەکەین، بە یەک هەڵوێست کار دەکەین. پەیامی ئێمە پەیامی خزمەتگوزاریە، هەر بۆیەشە لە هەموو کارەکاندا ئێمە یەکدەست بووینە. زۆر سوپاس بۆ ئێوە، بە خێراتتان دەکەم. سەرەتا دەمەوێ سوپاسی بێپایانم بۆ جەنابی سەرۆک مەسعود بارزانی ڕابگەێنم لێرە کە ئەو متمانەی پێداین و وەکو کاندیدی پارتی متمانەی بەخشی کە بێین لە بەردەم ئەنجومەنی پارێزگای هەولێر دەنگ لەسەر پارێزگاری هەولێر بدرێت. و لێرەوە زۆر سوپاسی تایبەتم بۆ یەکەیەکەی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای هەولێر کە ئەو متمانەیان پێدام بە زۆرینەی هەرە زۆری فراکسیۆنەکانی ناو ئەنجومەن. ئەوە بۆ من مەسئولیەتێکی گەورەیە، بەرپرسیارەتێکی گەورەیە و ئینشاءڵڵا بە پشتیوانی خوا بە هیمەتی هەموو لایەک ئامانجی گەورەمان، ئامانجی یەکەممان ئەوەیە کە خزمەتی هاوڵاتیانی پارێزگای هەولێر بکەین بەبێ جیاوازی.